بەرنامەی خوانی ڕەمەزان بە ئەسپۆنسەری بەرهەمەکانی سەعید. شێخ حسێن ئەزموونی 44 ساڵی هەیە، وەکو خۆی ئەڵێ مناڵ بووم لەگەڵ باوکمە کاری چێژ لێ نانمانەکرد. ئێستا خاوەنی چێشخانەی خۆیەتی. ئەمڕۆ بریانیەکی زۆر خۆشی دروست کردووە. هەمووان باسی ئەکەن. شێفجان پێمان بڵێ چۆن ئاخۆش دروستیەکەی؟ ئەگەر برنجی سەعید بێ خۆشترە. سڵاو بەڕێزان، خۆشحاڵم ئێوارێژ هاتمەوە دیداری ئێوە بۆ بەرنامەیەکی تری خوانی ڕەمەزان. بەرنامەی خوانی ڕەمەزان بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعید پێشکەشتانەکەم. خوانی ئەم ئێوارێشمان پێک هاتووە لە فەلافل کە بە نۆکی بەرهەمەکانی سەعید دروستی ئەەکەین لەگەڵ مقەبیلاتێکە. هیوادارم بەدڵتان بێ. سەرەتا نۆکەکەمان ئەخوسێنین. سەرەتا نۆکەکەمان ئەخوسێنین. ئەگەر بۆ ماوەی 24 سەعات لە ئاوا بێ باشترە. دواتر لەگەڵ سیرە و لەگەڵ سەرکێک پیاز و کەرەوز بەخواستی خۆت و بەهاراتی دانیا تایبەت بە فەلافل بەکاری ئەهێنین و ئەیین لە مەکینەی گۆشت تا جوانورد بێ و لە دواییە پیکی پاودەرێک ئەکەینە ناوی بۆی کە سوورمان کردەوانێ هەڵبێت دواتر ئامادە بێ. ئینشەڵا بەدڵی هەموو لایەک بێ. ئێساش لەگەڵمان بن بۆ دروستکردنی فەلافلەکەمان. ئێساش فەلافلەکەمان ئامادەیە بۆ شێوەیە کە بۆم باسکردن. سەرەتا نۆکەکە خوسێنین بۆ ماوەی 24 کاتژمێر. دواتر بەهاراتەکانی دانیای بۆ بەکار ئەهێنین تایبەت بە فەلافل و سەرکێک پیاز و سیر بەخواستی خۆمان و کەمێک خوێ. دواتر ئەیین لە مەکینەی گۆشت و پیکی پاودەر ئەکەین بەناو هەویرەکەیە لەبەرەوەی لە کاتی سیرۆکردنە هەڵبێت. ئێمە لەبەرەوەی کاتی بەرنامەکەمان کەمتر بوو فەلافلەکەمان ئامادە کردبوو بۆی زیاتر لە کاتی بەرنامەکە نەگرین. ئێسەش فەلافلەکەمان ئامادەیە بە زەیتی بەرهەمەکانی سەعید سووری ئەکەینەوە لەگەڵمان بن. ڕۆنەکەمان بۆ داخ کرد لەبەرەوەی کە فەلافلەکانمان هەڵنەوەشێ ئیتر وردە وردە سوورە بێتەوانێ و ڕەنگەکەیە گۆڕێ. خوانەکەمان ئامادە بووە، فەلافلەکەمان سوور کردوێتەوە و زەڵاتەیەکمان بۆ حازر کردووە، زەڵاتەیەکی ئاسان. خەیارمان بۆ ورد کردووە لەگەڵ کەلەرمی مۆر و تەماتە و کەچەپ بوو، مایۆنز و ئاوی لیمۆمان تێ کردووە لەگەڵ ساسە کەمێک خوێ.
ئێستا ڕازانەوەیەکی جوانی بۆخین بە بەرهەمەکانی سەعید لەگەڵمان بن. خوانیم ئێوارێشم پێشکەشکردن بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعید کە پێک هاتبوو لە فەلافل و مقابلاتێک و بە ڕازانەوەکەشی بەرهەمەکانی سەعیدمان بەکارهێنا. هیوادارم بەدڵتان بێ. ئەڵقەی ئەم ڕۆژمان پێشکەشکردن تا ئەڵقەی داهاتوو. خواتان لەگەڵ. بەرنامەی خوانی ڕەمەزان بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعید. شێخ حسێن ئەزموونی 44 ساڵی هەیە وەکو خۆی ئەڵێ مناڵ بووم لەگەڵ باوکمە کاری چێژ لێنانمانەکرد. ئێستا خاوەنی چێشخانەی خۆیەتی. ئەمڕۆ بریانیەکی زۆر خۆشی دروست کردووە. هەمووان باسی یەکەن. شێفجان پێمان بڵێ چۆن ئاخۆش دروستیەکەی؟ ئەگەر برنجی سەعید بێ خۆشترە.